یاسای ژمارە 33 خاڵی لاوازی کەسەکە بدۆزەرەوە. هەر کەسێک خاڵێکی لاواز کلێنێک لە دیواری قەڵاکەیدا هەیە، زۆرجار ئەو لاوازیە نائەمنیەکە، هەستێکی کۆنتڕۆڵ نەکراو یان پێویستیەکە. دەشێ ئەمە بە هەمان شێوە خۆشیەکی شاراوەی بچووک بێت، هەر چۆنێک بێت، هەر کە دۆزرایەوە، ئەمە خاڵێکی لاوازە کە دەتوانی لە بەرژەوەندی خۆت بیگۆڕیت. دۆزینەوەی لاوازیەکە پلانێکی ستراتیژی کردار. ئێمە هەموومان بەرەنگاریمان هەیە، ئێمە بە زرەیەکی بەردەوام لە دەوری خۆماندا دەژین بۆ ئەوەی لە بەرامبەر گۆڕان و کردارە دەستێوەردانەکانی هاوڕێیان و ڕکابەران بەرگری بکەین. ئێمە هیچمان ناوێ جگە لەوەی وازمان لێبێنن شتەکان بە شێوازی خۆیان بکەین. بە بەردەوامی وەستان لە بەرامبەر ئەم بەرەنگاریانەدا وزەیەکی زۆری دەوێت. یەکێک لەو شتە هەرە گرنگەکان بۆ درک پێکردن لەبارەی خەڵکەوە ئەوەیە کە ئەوان هەموویان خاڵی لاوازیان هەیە، بەشێکی زرەی سایکۆلۆژیان کە بەرەنگاری ناکات، کە لە بەرامبەر ئیرادەتدا دەچەمێتەوە ئەگەر بیدۆزیتەوە و فشاری بۆ بێنیت. هەندێک خەڵک خاڵە لاوازەکانیان بە ئاشکرا دیارە، ئەوانی تر دەیشارنەوە. ئەوانەی کە دەیشارنەوە زۆر جار ئەوانن کە بە شێوەیەکی کاریگەر لە ڕێگەی ئەو درزەی ناو زرێکەیان هەڵدەوەشێن. لە پلاندانانی هێرشەکەتدا ئەم پرەنسیپانەی خوارەوەت لەبیر بێت. سەرنج بدەرە ئاماژەکان و نیشانە نائاگاکان. هەروەک سیگمۆند فرۆید دەیوت، هیچ گیانلەبەرێک ناتوانێت نهێنیەک بپارێزێت ئەگەر لێوەکانی بێدەنگ بن. ئەوا لەگەڵ سەرپەنجەکانی دەدوێ، لە هەر کونێکەوە ناپاکی دەردەقوڵێت. ئەمە چەمکێکی گرنگە لە سۆراخکردنی لاوازی کەسێکدا. ئەمە لە ڕێگەی بەڕواڵەت ئاماژە ناگرنگەکان و وشە ڕاگوزەرەکان دەردەکەوێت. کلیلەکە تەنیا ئەو شتە نییە کە تۆ بۆی دەگەڕێیت، بەڵکو ئەوەیە لەکوێ و چۆن بۆی دەگەڕێیت. وتوێژی ڕۆژانە دەوڵەمەندترین کانگەی خاڵە لاوازەکان دابین دەکات، بۆیە خۆت بۆ گوێگرتن ڕابێنە. بەوە دەست پێ بکە کە هەمیشە جێی بایەخ دیار بیت. ڕواڵەتی گوێچکەیەکی هاوسۆز وەها لە هەموو کەسێک دەکات بدوێت. فێڵێکی زیرەکانە کە زۆر جار لەلایەن دەوڵەتمەداری فەڕەنسی سەدەی 19 تالیرانت بەکارهێنراوە، ئەوەیە کە بەرامبەر کەسەکەی تر بکرێیتەوە، نهێنیەکی لەگەڵدا باس بکەیت. دەکرێت ئەمە تەواو هەڵبەستراو بێت یان دەشێ ڕاستەقینە بێت، بەڵام ئەوەندەی بەلای تۆوە گرنگ نەبێت. گرنگ ئەوەیە تۆ وەها دیار بیت کە لە ناخی دڵتەوە قسە دەکەیت. ئەمە زۆر جار کاردانەوەیەک دەبزوێنێت کە نەک تەنیا ئەوەندەی هی تۆ ڕاشکاوانەیە بەڵکو ڕەسەنترە، کاردانەوەیەک کە خاڵێکی لاواز بە دیار دەخات. ئەگەر پێت وابێت کەسێک خاڵێکی لاوازی دیاریکراوی هەیە، ناڕاستەوخۆ تاوتوێی بکە. ئەگەر بۆ نمونە هەستت بەوە کرد کە ئەو کابرایە پێویستی بەوەیە خۆش بیویسترێت، بە کراوەی موجامەلەی بکە. ئەگەر گفتخۆشیەکانی تۆ بە تامەزرۆییەوە وەربگرێت، گرنگ نییە چەندێک ڕوونە، ئەوا تۆ لەسەر ڕێڕەوە ڕاستەکەیت. چاوت بۆ وردەکاریەکان ڕابێنە. چۆن کەسێک بەخشش دەداتە کارگوزارێک، چ شتێک کەسێک شاد دەکات. پەیامە شاراوەکان لە جلوبەرگدا. ئەو شت و کەسانە بدۆزەرەوە کە خەڵکی دەیپەرستن و شەیداین و هەر شتێک دەکەن بۆ ئەوەی پێی بگەن. لەوانەیە تۆ بتوانیت دابینکەری فەنتازیاکانیان بیت. بیرت بێت
لەبەر ئەوەی ئێمە هەموومان هەوڵ دەدەین لاوازیەکانمان بشارینەوە، شتێکی کەم هەیە لە ڕەفتاری ئاگایانەمانەوە فێری بین. ئەوەی کە لە شتە بچووکەکانی دەرەوەی کۆنتڕۆڵی ئاگایانەمانەوە دەردەکەون، ئەوەیە کە تۆ دەتەوێ بیزانیت. مناڵە دەستەوەستانەکە بدۆزەرەوە. زۆربەی لاوازیەکان لە منداڵیدا دەست پێ دەکەن، پێش ئەوەی خودت بەرگریەکانی قەرەبووکردنەوە بنیاد بنێت، لەوانەیە مناڵ لە بوارێکی دیاریکراودا نازی پێدرابێت، یان لەوانەیە پێویستیەکی هەستی دیاریکرا و تێر نەکرابێت. لە کاتێکدا کە گەورە دەبێت، لەوانەیە نازەکە یا کێماسەکە بچێتە ژێر خاکەوە، بەڵام قەت ون نابێت. زانین لەبارەی مناڵێتی کلیلێکی بەهێزت بۆ لاوازی کەسێک دەداتێ. نیشانەیەکی ئەم لاوازیە ئەوەیە کە کاتێک تۆ دەستی بۆ دەبەیت، کەسەکە زۆر جار وەکو مناڵ ڕەفتار دەکات. بۆیە ئاگادار بە بەرامبەر هەر ڕەفتارێک کە لە ئاستی خۆی تێپەڕیوە. بە دوای جیاوازیەکاندا بگەڕێ. زۆر جار تایبەتمەندیەکی ئاشکرا پێچەوانەکەی دەشارێتەوە. ئەو خەڵکەی سنگی خۆیان دەردەپەڕێنن زۆر جار ترسنۆکێکی گەورن. لەوانەیە ڕواڵەتێکی وریایانە بەرامبەر سێکس ڕۆحێکی شەهوەت ئامێزی شاردبێتەوە. زۆر جار ڕێک و ڕەوانن تامەزرۆی سەرکێشین. شەرمنەکان تامەزرۆی سەرنجن. بە سۆراخکردنی ئەو دیوڕواڵەت زۆر جار خاڵە لاوازەکانی خەڵک لە تایبەتمەندێتی پێچەوانەی ئەوەی کە دەری دەخەن دەدۆزیتەوە. ڕایەڵە لاوازەکە بدۆزەرەوە. هەندێجار لە گەڕانت بە دوای لاوازیەکاندا نەکچی بەڵکو کێ گرنگە. لە ڤێرژنەکانی ئەمڕۆی دەرباردا زۆر جار کەسێک لە پشت پەردەوەیە کە دەسەڵاتێکی زۆری هەیە، ئەمما مەڵەکارانەی پشت پەردەی دەسەڵات ڕایەڵی لاوازی گروپەکەن، ڕەزامەندیان بەدەست بێنە و ئیتر تۆ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەری دەخەیتە سەر پاشا بە شێوەیەکی ئەلتەرناتیڤ. تەنانەت لە گروپێکی خەڵکدا کە بەڕواڵەت یەک ئیرادە ڕەفتار دەکەن، هەروەک کاتێک گروپێکی ژێرهێرش یەک دەگرن بۆ بەرەنگاری لە بەرامبەر بێگانەیەک، هەمیشە ڕایەڵێکی لاواز لە زنجیرەکەدا هەیە. ئەو کەسە بدۆزەرەوە کە لەژێر فشاردا دەچەمێتەوە. بۆشاییەکە پڕ بکەرەوە. دوو بۆشایی هەستی سەرەکی بۆ پڕکردنەوە بریتین لە نائەمنی و دڵتەنگی. کەسە نائەمنەکان بۆ هەر جۆرە پشتڕاستکردنەوەیەکی کۆمەڵایەتی ساویلکەن، هەرچی پەیوەندی بە کەسێکەوە هەیە کە بە شێوەیەکی درێژخایەن دڵتەنگە، بڕوانە ڕەگ و ڕیشەی دڵتەنگیەکەی. کابرای نائەمن و کەسێکی دڵتەنگ ئەو کەسانن کە بە کەمترین شێوە دەتوانن ڕووپۆشی خاڵە لاوازیەکانیان بکەن. توانای پڕکردنەوەی بۆشاییە هەستیەکانیان سەرچاوەیەکی گەورەی دەسەڵاتە و زۆرترین قابلیەتی هەیە درێژە بکێشێت. کەڵک لە هەستە کۆنتڕۆڵ نەکراوەکان وەربگرە. دەشێ هەستی کۆنتڕۆڵ نەکراو ترسێکی بێبنەما بێت، ترسی ناپەیوەندیدار بە بارودۆخەکەوە، یان هەر ئەنگێزەیەکی تری وەکو شەهوەت، چاوچنۆکی لوودبەرزی یان کینە. ئەو خەڵکەی زۆر جار لەگەڵ ئەم هەستانەدا دەرگیرن ناتوانن خۆیان کۆنتڕۆڵ بکەن و تۆ دەتوانیت کۆنتڕۆڵەکەیان بۆ ئەنجام بدەیت. پەیڕەویکردن لە یاساکە.